ڕیانی هێژام کاتتان باش. هونەر گەلێک ڕەهەندی هەیە کە ئێمە لە بەردەم کارێکی هونەریدا دەوەستین. ئەو کارە چەندین ڕەهەند گفتوگۆ دەکات کە ئێمە دەکرێت چێژی لێ ببینین یان کەڵکی لێ وەربگرین. ئێمە زۆر جار جوانی دەبەستینەوە بە هونەرەوە. ڕاستە کاری هونەری دەکرێت جوان بێت، بەڵام جوانی تەنیا هۆکارێکە بۆ ئەوەی پەیامی هونەرمەند بگەیەنێ. هونەر پێویست ناکات جوان بێت، دەکرێت ترسناک بێت، ئارام بەخش بێت، تەنیایی تێدا بێت، هێمنی ببەخشێت. هونەر دەتوانێت جگە لە جوانی زۆر لایانی دیکە لە خۆی بگرێت. بۆ نمونە هونەر دەکرێت ناشرینی بەکاربێنێت بۆ گەیاندنی پەیامەکەی. دەکرێت ئارامی، تەنیایی، هێمنی، خاوی، خێرایی تا دوایی هەموو ئەمانە دەکرێت بەکاربهێنرێن لە کارێکی هونەریدا بۆ ئەوەی کە هونەرمەند پەیامەکەی خۆی بگەیەنێت. کە ئێمە لە بەردەم کارێکی هونەریدا دەوەستین، جا هەرچیەک بووە، فۆتۆگراف بووە، تابلۆ بووە، سەما بووە، فیلمێک بووە، هەرچی شتێکی دیکە بووە، مەرج نییە تەنیا جوانی تیا ببینین. هەندێک وێنە هەیە کە دەمانترسێنێ یان بۆ هەندێک سروشتی دیکە ئێمە چێژی لێ دەبینین، نەک تەنیا بۆ جوانی. من لەم بەشەدا هەوڵ دەدەم هەندێک ڕەهەندی هونەر ڕۆشن بکەمەوە. من ڕێبوار فەتاحم، بایەخم بە بابەتی ڕۆشنبیریە. زۆر سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن، لایکی بکەن، بە هاوڕێکانتانی بناسێنن، لینکەکەی شێر بکەن. ئەمانە هەموو پێکەوە هاوکارم دەبن بۆ بەردەوام بوون. بۆ ئەوەی نیشانی بدەم کە کاری هونەری تەنیا گوزارش نییە لە جوانی. چەند سروشتێکی ژیانم لێرەدا داڕشتووە، هەردوو جەمسەری بەرامبەریانم نووسیوە. بۆ نمونە لە بەرامبەر جوانیدا ناشرینی، لە بەرامبەر بچووکیدا گەورەیی، لە بەرامبەر ئارامیدا ترس، لە بەرامبەر چۆڵیدا قەرەباڵغی. بەم جۆرە من تەنیا چەند نمونەیەکم داوە، بەڵام دەتوانین نمونەی دیکە لە ژیانەوە زۆر زۆر بهێنینەوە. ئایا پەیوەندی ئەم سروشتانەی ژیان بە هونەرەوە چییە؟ لەم وێنەیەدا ئەم سروشتە ناکۆکانەی ژیان پێکەوە دەبەستم. لە وێنەکەدا خاڵی 0-0 خاڵێکی هاوتایە. دەتوانین بۆ نمونە بڵین شتێک نەجوانە نەناشرینە. هەڵبەت ئەمەش ڕەهان نییە، بەڵکو لە کللتورێکەوە بۆ کللتورێکی دیکە دەگۆڕێ، لە دەمێکی مێژۆوە بۆ دەمێکی دیکە دەگۆڕێ. بەڵام بۆی بتوانین پەرە بەم چەمکە بدەین، خاڵی 0-0 ناو دەنین خاڵی هاوتا، کە شتێک نەجوانە نەناشرینە، نە بچووکە نە گەورەیە، نە ئارامە نە ترسناکە. لە بەشی سەرەوەی هێڵە ئاسۆیەکەدا دیارە ئەمە تەوەرەکانی کارتیزیەنە یان تەوەرەکانی دیکارتە. بەشی سەرەوەی دەستی ڕاست تا بەرەو ژوور بچین بە ئاراستەی هێڵەشینەکەدا جوانی زیاکە، بچووکی زیاکە، ئارامی زیادەکات. دەتوانین بڵین ئەو بەشە تایبەتە بۆ ئەو سروشتانەی ژیان کە بۆ مرۆڤ ئارام بەخشن. هەرچی دەستی چەپی خوارەوە هەیە، ئەگەر بە هێڵەشینەکەدا بەرەو خوار بڕۆین، نەئارامیەکانی ژیان زیاد دەکەن. شت ناشرینە بێ، گەورە دەبێ، ترس زیاکە، هەز بە تەنیایی زۆرتر دەکەین. ئیدی بەو جۆرە ئەمە ڕێیەکی بەکەڵکە بۆ ئێمە بۆ ئەوەی بتوانین لە کاری هونەری تێبگەین. ئایا کارێکی هونەری تا چەند توانیوێتی ئارام بەخش بێت یان چەند توانیوێتی نائارام بێت؟
گەر بمانەوێ پەیامێک بەڕێی هونەردا بگەێنین بۆ هۆگرانمان، دەکرێ کەڵک هەم لە ئارامی هەم لە نەئارامی وەربگرین. ئێستا من ئارامی وەکو چەمکیە بەکارێنم کە هەموو شتە جوانەکانی لەخۆ گرتووە، بۆ نمونە جوانی، پچوشی، ئارامی تا دوایی. نەئارامیش وەکو چەمکیە بەکاردێنم کە هەموو ئەو سروشتانەی ژیانی لەخۆ گرتووە کە مرۆڤ نائارام دەکەن، ناشرینی، گەورەی، ترس، چۆڵی تا دوایی. لەم وێنەیەدا جەختم لەسەر ئەو دوو چەمکەیە کە پێشتر باسم کرد، چەمکی ئارامی و چەمکی نائارامی. چوارگۆشە مۆرەکە چەمکی ئارامیە. هەرچی سروشتێکی ژیان کە ئارام بە ئێمەی مرۆڤ ببەخشێت لەو چوارگۆشەیەدا جیان بۆتەوە. من ئێستا گریمانەیەکم داناوە کە هەرچی ئارام بەخشی مرۆڤ هەیە، هەرچی سروشتی ئارام بەخشی مرۆڤ هەیە لە چوارگۆشەیەکدا جێی دەبێتەوە. هەرچی چوارگۆشە سوورەکەیە کە لە خوارەوەی دەستی چەپە، هەموو سروشتێکی ژیانی لەخۆ گرتووە کە نائارامی بە مرۆڤ دەبەخشێت. کاری هونەری کەڵک لەم دوو چەمکە وەردەگرێت. بۆ نمونە فلیمێک بۆ ئەوەی کە پەیامەکەی بگەیەنێت دەمانترسێنێت، لەویا ترس کە من بە سروشتێکی نائارامی دادەنێم بۆ بە هۆکارێک بۆ گەیاندنی پەیامێک بە پێچەوانەشتەوە. بۆ نمونە کە من وێنەی خانمێکی نازدار دەگرم، جوانی، شۆخی، شیکی، ئەمانە هەموو سروشتی ئارام بەخشن کە دەمەوێ لە پەیامی وێنەکەمدا ڕەنگ بدەنەوە. لە کۆششدا دەبم بۆ ڕوونکردنەوەی ئەو دوو چەمکەی کە باسم کردن. لەم وێنەیەدا سروشت گەورەیە، مرۆڤ بچووکە. ئەم وێنەیە زۆرتر دەربارەی سروشتە تاکو دەربارەی مرۆڤ بێت. ئەوەش کە وێنەی کەسەکانم لە پشتەوە گرتووە جەختێکی دیکەیە لەسەر ئەوەی کە ئەم وێنەیە نیشانی دەدات ئێمەی مرۆڤ لە بەراورد بە سروشتدا زۆر بێدەسەڵاتین. ئەوە تەنیا پەیامێکە تێیدا، بەڵام ڕەهەندی دیکە لەم وێنەیەدا زۆر زۆرە. بەهێزی هونەر لەوەدایە کە پێویست ناکا بدوێت بۆ ئەوەی پەیامەکەی بگەیەنێت. لەم وێنەیەدا دوو کەسن بەبێ ئەوەی ئێمە جۆمان لە هیچ ببێت دەزانین کە ئەم دوو کەسە یەکتریان خۆش دەوێت. ڕەنگە بزانین کە ئەو گوڵانەی بە خانمەکەیە ئەو پیاوە بە دیاری بۆی هێناوە. چۆن ئەوە دەزانین؟ چونکە ئەوە سونەتی ژیانە. ڕەنگە بە جلوبەرجی ئەو دوو کەسە بزانین لە کوێوە هاتوون، لە چ پارچەیەکی دنیاوە. ڕەنگە بزانین باوەڕیان بە چ ئاینێک هەیە. ڕەنگە بزانین باری ئابووریان چۆنە. ئەم وێنەیە بە تایبەت دەربارەی مرۆڤە، دەربارەی سروشت نییە. بۆ نمونە دەربارەی خۆشەویستیە، دەربارەی ژیانە. لەم وێنەیەدا جوانی و خۆشەویستی و یەکێتی هەردوو ڕەگەز زۆر بەخەستی ڕەنگی داوەتەوە. کەواتە تەنیا سروشتێک لە وێنەدا ڕەنگ ناداتەوە، بەڵکو کۆمەڵێک سروشتی ژیان ئەوانەی باسم کردن ڕەنگە لە وێنەیەکدا یا لە کارێکی هونەریدا ڕەنگ بدەنەوە. لەم وێنەیەدا گەلێک لەو سروشتانەی کە باسم کرد ڕەنگیان داوەتەوە. بۆ نمونە تەنیایی. خانمێک لە ڕۆژێکی بارانە بە تەنیا دەڕوات. تەنانەت کۆترەکەش بە تەنیایە. بۆ کەسێک شارەزای لەندەن بێ دەزانێ کە ئەم جێیە جێیەکی زۆر جەنجاڵە لە ڕۆژێکی ئاساییدا. بەهۆی
پەتای کۆرۆناوە ئێستا چۆڵ بووە. لەم وێنەیەدا هاوڕێیەتی ڕەنگی داوەتەوە. پێدەچێ دوو کەس هاتبنە دەرەوە بۆ سێنتەری لەندەن بۆی کاتێکی چێژبەخش بەسەر برن. ئەوەی لەم وێنەیەدا دەیبینین ئەوەیە کە ئەم دوو کەسە زۆرتر بە هاوڕێ دەچن تاکو خۆشەویست. ئەم وێنەیە گەر واز لە تایبەتمەندیەکەی بهێنین ئەویش کە ئەوەیە سوپاسی NHSەکە. NHS خزمەتگوزاری تەندروستی نیشتیمانی بەریتانیایە. سوپاسی فرمانبەرانی ئەو دەستگایە دەکات، دەستگای تەندروستی کە هاوکاری خەڵک بوون لەم کاتە سەختەدا کە زۆر بمان بە جۆرێک بەدەست پەتای کۆرۆناوە دەناڵێنین. دەتوانین بڵین ئەم وێنەیە خۆپاراستن پیشان دەدات لە بەرامبەر خۆنەپاراستندا. ئەو پیاوەی لە وێنەکەدا دیارە کە پەیوەندیەکی بەهێزی بە وێنەکەی باگراوندەوە هەیە، دمامیکی بەستووە، خۆی پاراستووە، کەواتە وێنەکە دەربارەی خۆپاراستنە کە سروشتێکی ئەمڕۆی ژیانە. ئەمە وێنەیەکی جەنجاڵە، قەرەباڵغیە لە بەرامبەر چۆڵیدا. هەروەها دەکرێ بڵین خۆشەویستی و هاوڕێیەتیە لە بەرامبەر ڕق و کینە و دابڕاندا. ئەوە چۆن دەزانین؟ زۆربەی ئەو کەسانەی لە وێنەکەدان دوودون و پێکەون، بە تایبەتی ئەوانەی کە یەکە و ڕاست دەیان بینین دەستیان گرتووە. ئەمە وێنەی تەونی جاڵجاڵۆکەیە. بەڕاستی نازانم بۆچی خەڵک لە جاڵجاڵۆکە دەترسێ، بەڵام بۆ کەسێکی وا ئەم وێنەیە ترسناکە، ڕەنگە نەخوازێ سەیریشی بکات. بۆ کەسێک کە لە جاڵجاڵۆکە ناترسێ وەکو من، ئەمە وێنەیەکی سروشتی ئارامبەخشە. کەواتە هونەر زۆر جار سەبجەکتیڤە، خودبەندە، بەسراوە بە خودی خۆمانەوە. ئێمە ئەزموونی ژیانمان چۆنە، وێنەش وا دەبینین. ئەگەر ئەزموونی ژیانی من ترسان بێ لە جاڵجاڵۆکە، ئەمە وێنەیەکی ترسناکە. ئەگەر کەسێکی دیکە جاڵجاڵۆکە وەکو بەشێکی ئاسایی سروشت ببینێت، ئەمە وێنەیەکە دەربارەی سروشت. هونەر تەنیا فۆتۆگراف نییە، بەڵام من لێرەدا تەنیا فۆتۆگراف نیشان دەدەم. ئەمە وێنەیەکی ئارامبەخشی پارکێکە لە لەندەن کە وێنای درەختێک دەکات. ئەم درەختە لە هەموو شتەکانی دیکە گەورەترە لە وێنەیەدا. وێنەیەکی ئارامبەخشە. هەڵبەت ئەم وێنەیە بە زۆر جۆر دەگیرێ. دەکرێت هەر بە کامێرە درەختەکە وا لێ بکەین کە لە درەخت نەچێت. ئەمەش فۆتۆگرافی درەختێکە. هەڵبەت لێرەدا بینەر تەحەدا کراوە بۆ ئەوەی کە درەختەکە بناسێتەوە. ئەوە خۆشی یەکێکە لە جوانیەکانی هونەر. لای من هونەر دیاردەیەکە یا دەرکەوتەیەکە کە تەحەدای ئەقڵمان بکات، شتێکی ئاسایی ژیانمان بە جۆرێک نیشان بدات کە پێویستمان بە بیرکردنەوە بێ بۆ ئەوەی بیناسینەوە. من ئەم وێنەیەم بە جۆرێک گرتووە کە کەمێکی پێ بچێت تاکو دەیناسینەوە. هەڵبەت هەندێک کەسیش ئەم فۆتۆگرافە لەگەڵ وێنەیەکدا کە بە قەڵەم کێشراوێ تێکەڵ دەکات. ئەمە فۆتۆگرافی درەختێکە. ڕاستیەکەی لە هیچ درەختێک ناچێ کە ئێمە دیومانە. لێرەدا من زۆرتر ویستومە تەحەدای توانای بیرکردنەوەی مرۆڤ بکەم کە دیارە ئەوە خۆی کاری هونەرە. ئەمە فۆتۆگرافی ڕیزێک درەختە، وێنێکی ئارامبەخشە. یەکە و ڕاست دەیناسینەوە کە ئەمانە درەختن، ئەوەش ئاسمانە. بەڵام هونەر پێویست ناکات وەگوتم لە سروش بچێت یان لە تەنێک بچێت کە ئێمە بیناسینەوە. ئەمانە هەمان ڕیز درەختی پێشوون بە جۆرێکی دیکە گیراون. لێرەدا هەوڵم داوە کە
لە سروش دوور بکۆمەوە، چونکە وەک گوتم هونەر پێویست ناکات لە سروشت بچێت. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی، ڕێبوار فەتاح.